کاردانەوەکان سەبارەت بە دیارنەمانی ڕۆژنامەنووسە سەعودیەکە بەردەوامیان هەیە و فشارە دەرەکیەکان بۆ سەرڕیاز بەردەوامن تا لێکۆڵینەوەی بەپەلە ورد لە بارەی چارەنووسی جەمال خاشقچیەوە ئەنجام بدات. لە نوێترین پێشە داریەکە لە سەعودیە و تورکیا لیژنەیەکی یاوبەشی لێکۆڵینەوەیان بۆ بەدواداچوونی دۆسەی جەمال خاشقچی پێکێنەوە کە 15 دەمی سەعودیەی تێدایە. لیژنەکە لە بەڕێوەبەراتی یاسایشی ئیستانبول یەکەم کۆبوونەوەی خۆی ئەنجامدا. یەکەم کاری لیژناوبەشەکە پشکنینی کۆنسڵخانەی سەعودیە لە ئەستانبول باپی میدیاکانی تورکیا لیژنەکە لە ناو کۆنسڵخانەکە و دەوروبەریدا با دوای بەڵگەی DNA دەگەڕێت سەبارەت بە دۆسەی خاشقچی. میدیاکانی تورکیا گرتێکی ڤیدیۆیشان بڵاو کردوتەوە کە بەر لە پشکنینی کۆنسڵخانەی سەعودیا چەند پاکەرەوەیەک چوونەتە ناو کۆنسڵخانەکە. ئەمەش گومانی لای میدیاکان دروست کردووە. هەروەها شەوی ڕابردووش چەند کەسێک بینراون کە لە کاتی هاتنە دەرەوە لە کۆنسڵخانەکە دەموچاوی خۆیان هەڵپێچاوە. هەر لە چوارچێوەی دۆسەی ڕۆژنامەنووسە بەڕێگە سەعودیەکە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئاشکرای کرد پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ شا سەلمان بن عەبدولعەزیز شای سەعودیا ئەنجام داوە. ترامپ ڕایگاندووە شای سەعودیا ڕەتی دەکاتەوە زانیاری سەبارەت بە چارەنووسی جەمال خاشقچی هەبێت. شا سەلمان و تووشەتی سەبارەت بەم دۆسەیە لە نزیکەوە لەگەڵ تورکیا کار دەکەین. سەرۆکی ئەمریکا ئاشکراشی کرد بە مەبەستی کۆبوونەوەی لەگەڵ شا سەلمان دەستبەجێ مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی وڵاتەکەی ڕەوانەی سەعودیە دەکات. هەر پاش ئەمەش وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند دۆناڵد ترامپ فەرمانی با وەزارەتی دەرەوە کردووە کە لێکۆڵینەوەیەکی بەپەلەو کراوە لە سەر دۆسەی دیارنەمانی جەمال خاشقچی ئەنجام بدات. لأنه هؤلاء أكثر حرية مني ما تعودوا على ما تعودت عليه. لالایکی دیکەوە وەزیرانی دەرەوەی بەڕیتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا لا ڕاگەیەندراوێکی یاوبەشیاندا نیگەرانی خۆیان لەبارەی دیارنەمانی خاشقچیەوە دەربڕیوە و ڕایانگەیاندووە زۆر باجددی تاوتوێی ئەم ڕووداوە دەکەن. وەزیرانی دەرەوەی سێ وڵاتەکە ئاماژەیان بەوە کردووە ڕووداوەکە پێویستی با لێکۆڵینەوەیەکی باوەڕپێکراو هەیە بۆ دۆزینەوەی بەرپرسیارانی دیارنەمانی جەمال خاشقچی و هەروەها دڵنیابوون لە لێپرسینەوە لەوانە. داوان لە سەعودیاش کردووە وەڵامێکی تەواو ورد لەبارەی ئەم دۆسیەوە بداتەوە. لایخۆشیەوە فێدریکا مۆگرێنی نوێنەری پەیوەندیەکانی دەرەوە و ئاسایشی یەکێتی ئەوروپا ڕایگەیاند یەکێتی ئەوروپا چاوەڕوانی لێکۆڵینەوەیەکی ڕوون لەبارەی دیارنەمانی خاشقچیەوە دەکات. جارێکی دیکە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لازاری چەند سەرچاوێکی تورکیاوە بڵاوی کردەوە. پۆلیسی تورکیا بەڵگەی دەنگی لەدەستدایە سەبارەت بە کوشتنی جەمال خاشقچی لە ناو کۆنسڵخانەی سەعودیەدا.